بەڵێ خۆشەویستانم، ئەمە چییە زەحمە نەبێ؟ یەکێک هێمای ئەمڕۆ بزە بەڵێ جان؟ بەڵێ جان؟ هاوڕە گەزبازی بارەک الله فیک گەنجەکان لەمە تێگەن؟ هاوڕە گەزبازی هۆمۆسێکشواڵیتی خەریکە ئەبێ بە سەقافەتێک کە لە ناو کوردستانێکی وێرانی داماوی قوربەسەرا کە ڤایرۆسێکی هەڵامەتی بۆ چارەسەر ناکرێ، ئینجا قوربەسەرمان بۆ ئایدز و نەخۆشیەکانی تر خەڵکێک هەیە داوایە کات و خەڵکێک هەیە بە پیری ئەواچێ و ڕێکخراو و جەمعی بۆ دروستە بێ. ئەمە مەینەتیە مەینەتی، ئەمە ناوی پێشکەوتنە، چونکە وڵاتانی دەرەوە ئێترافی بۆکەن، حیزبی بۆ دروست بووە، کابرا ئەچێتە سەر تەختی حکم و هۆمۆسێکشواڵە. ئێمە بۆ لە کوردستانە نەمان بێ، ئەمە ئەو پەڕی پێشکەوتنە، ئەوەی دەنگی دژی ئەمەش بەرز کاتەوە ئەخرجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەڕون، دەریان کەن لەم شارە، ئەمانە دواکەوتون، ئەمانە ڕەجعین. باوکی من ئەمەی تۆ دوای کەوتویت، ئەمە قەومێکە هەزارەها ساڵ لەمەوە پێش ژیاوە، خوای گەورە کە بەردی بەسەرا باراندن، هەڵی جێڕانەوە قڵپی کردنەوە، خەسفی کردن. من تۆ تازەی بەدوای ئەمە یاسوڕینەوە، تازە دڵمان بەمە خۆشە بێ. سبحان الله ئینسان بەڕێزەکانم کە ڕۆچوو لە شتێکە کە لە سنووری خوای گەورەی لادا بە دەرگایەکەوە ناوەستێ، کە خوای گەورە ئەو ڕێگە حەڵاڵەی خۆی کە بۆی دیاری کردووە کە جوودبوون و کە نزیکبوونەوەی نێر و مێیەکە، ئەگەر لەمە ترازا پشتی هەڵکرد بە هاوڕەگەزیەوە ناوەستێ. ئینجا چێ بۆ چی؟ چێ بۆ ئاژەڵ؟ اینجا چێ بۆ چی؟ ئەچێ بۆ تۆڵی، ئەچێ بۆ ئامێرەکان کە خۆی پێی ئیسراحەت پێیەکە. اینجا ئەچێ حەز لە دارێکەکە، ژن و ژنخوازی لەگەڵ دارێکاکە، لە سەگ و ئاژەڵی شەترازێ. یعنی بزانە ئینسانێ چەند ئینحیتاڵتەکە لەبەر ئەوەی یەکەم دەرەجەی ڕۆچوونە، ئەوە بیدایەتی ڕۆچوون و تیاچوونە. ئینسانێک ئەوە نەفسی نزم بێ، حەز لە شوێنێکی ئەو نەقێزەون کە بەس بۆ پیسایی دروست بووە، بەڕاستی مەینەتیە، بەڕاستی قوربەسەریە. کوڕ و کچی ئەگەر لە شوێنێکا پێکەوە بن حەزیان لێ یەکرێ و حرامە، بەڵام وەرە دوو کوڕ لە شوێنێکا لە داخلیەکە لە ڕەفیقایەتی یەکتری جیان کەرەوە. ئەمە مەینەتیە، ئەبێ هەر یەکە وەکو ژوورێکی سژنی ئینفرادی بۆ بکەی بۆی کە خەڵکی بەر یەکتری نەکەون. بەڵام ئەمە هەمی پێوتە شزوز، ئەمە هەمووی لادانە بەڕێزەکانم. ئینجا ئیعلامە ناهادیفەکەی خۆشمان با لەولاوە بیکوتێ، با لەولاوە یەزیدیەت و مەسیحیەت و جوولەکە و زەرادەشتی و دینەکانی تر لاو جوانترکەن لە دینی ئیسلام و لە دینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەموو ڕۆژێ بانگەشەوە ئەمانە بکرێ، هەموو ڕۆژێک دەهۆڵی ئەمانە بکوترێ. ئەبینن لە بۆنەکانی ئەوانە کامێرا چێ، پەخشی ڕاستەوخۆی لایف لێوانەوە پەخشەکرێ، بەڵام لە بۆنەکە ئیسلامیەکانە بە زەحمەت جەژنی پیرۆزیە لە موسڵمانانەکەن. لەبەرەوە ئەو تەلەڤیزیۆنانەی کە هەن زۆر کاری خراپ لەسەر ئەمان ئاکرێ، زۆر گەنج لە خوا دوورەخرێتەوە. سۆشیال میدیاش دەولاوە بۆستێ، بڵندگۆکانی تریش دەولاوە بۆستێ. بەڕێزەکانم لەبەرەوە سيكون في هذه الأمة قذف ومسخ، مسخ به قذف به بو إذا ظهرت القينات والمعازف وشربت الخمور. شكاتك هركاتي أمانة زور بون، هركاتي أم دنگوانە زۆر بوون، هەرکاتێ سۆشیال میدیا، هەرکاتێ واتسەپ، هەرکاتێ فەیسبوک بۆ کاری خۆی بەکار نەهات، بەڵاو موسیبەت ڕوەکاتە ئومەت، بەڵاو موسیبەت ڕوەکاتە خەڵکی.